بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا لەسەر ئەو گۆڕانکاری و پێشهاتە تازانە دەوەستین کە لەبارەی پرسی ڕێفراندۆمەوە هاتوونەتە پێشەوە و پرسیار دەکەین. چی وای لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە کە پشتیوانی لەو ڕێفراندۆمە نەکەن کە هێشتا وا بڕیارە لە 25 ئەم مانگەدا بەڕێوە بچێت. باشترین و دروستترین هەڵوێستێک کە دەبێت هەرێم لە بەرامبەر هەڵوێست و داوای ئەمریکا و وڵاتانی تر کە لە هەمبەر ڕێفراندۆم هەیانە دەبێت چی بێت. جموزۆڵەکانی ئێستای پارلەمانی عراق و حکوومەتی بەغدا لە بەرامبەر هەرێم بەڵگەی ئەوە نین کە بەڕێوەبرانی ڕێفراندۆم لە هەرێم بە ئاسانی تێناپەڕێت. لە ئێستادا هەڵوێستی بەغدا پێش ئەستور بە هەڵوێستی ئەمریکا وڵاتانی تر خۆی لە بەرامبەر هەرێمی کوردستان نمایش ناکات. بەڕاز لە ئێستادا کاراکردنەوەی پارلەمان بۆ ڕزگارکردنی مەسعود بارزانی نییە لە ئەنجامی بڕیاری ڕێفراندۆم و شەرعاندنی دواخستنی ڕێفراندۆم لەگەڵ هەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سلەیمانی کاگ نەوزادی موهەندیس چاودێری سیاسی کاگ دڵشاد حوسێن هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان و هەروەها لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاگ زیرەک کەمال چاودێری سیاسی ئەم پرسە تاوتوێ دەکەین بە خراپنی میوانە بەڕێزەکانم دەکەم. زۆر سپاسان دەکەم. کاک دڵشاد بە لە بەڕێزەوە دەست پێ بکەم. خۆت دەزانی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕۆژێکی زۆر گەرم بوو. ئەمڕۆ دەشێ بڵین بە جۆرە لە جۆرەکان کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان بوون و وەکو لە سایتی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش بڵاو کراوەتەوە ئەم وەفدە بەدیلیشان تەڕح کردووە وەکو بەدیلی ئەو ڕێفراندۆمی کەوا قرارە لە 25 ئەم مانگە ینی بەڕێوە بچێ و هەروەها لە سایتی هەمان سەرۆکایەتی هەرێمیش داهاتوە کە ڕێفراندۆمە لەلایەن بارزانیەوە وەرگیراوە و خودی بارزانیش خودی گفتوگۆکان بە بنیادنەر ینی وەسف دەکات. دەبێت لە بەڕێزت بپرسم خوێندنەوەی تۆ بۆ ینی ئەمە چییە؟ لە ڕاستە ئێمە لە بیرمان نەچێ ئێمە لە ساڵی 92ەوە هەرێمی کوردستان لەژێر پاراستنی هاوپەیمانی نێودەوڵەتیایە بە سەرۆکاتی ئەمریکا و هەموو قۆناغانی هەرێمی کوردستانی پیا تێپەڕیوە. لە هەموو قۆناغ لە قۆناغەکان هاوپەیمانەتی نێودەوڵەتی بە سەرۆکاتی ئەمریکا هەرێمی کوردستانی پاراستووە و لە جەنگی دژی داعشا هەرێمی هاوپەیمانەتی نێودەوڵەتی پاڵپشتی هێزی پێشمەرگەی کردووە بۆ تێکشکانی داعش لەو ناوچانەی کە داعش ویستی دەستی بەسەرا بگرێ یا دەستی بەسەرا گرتووە یا بۆ ئەوەی شەڕەکەنێتە هەرێمی کوردستان. بۆیە هەرێمی کوردستان بەلای هاوپەیمانەتی نێودەوڵەتیەوە جێگایەکی گرنگە و بۆ هەرێمی کوردستانیش هاوپەیمانەتی نێودەوڵەتی و پاڵپشتی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە و ئەمە وای کردووە کە هێشتا ئەم ناوچەی لە ناوچەی شەڕایەوە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش کە ماکۆرک ئێستا نوێنەری سەرۆکی ئەمریکایە سەرۆکایەتیەکە پێی گرنگە لەم ناوچەیە جارێکی تر جۆرێکی تر شەڕ و بشێوی و نائیستیقراری دروست نەبێتەوە و پێم وایە بڕیاری ڕێفراندۆم لە تەوقیتی 25 نۆ بڕیارێکی پەلە بوو و بڕیارێک و دراسی بۆ نەکرابوو و زەمینەی بۆ ساز نەکرابوو و ئەو زەمینە سازیانەی کە بۆ بوونی دەوڵەت هیچ ئامادە نەکرابوو بۆیە بڕیارەکە زیاتر بوو بە بڕیارێکی حزبی و شخصی بۆ تێپەڕاندنی قۆناغێک کە بۆ تێپەڕاندنی کۆمەڵی ئەزمە و کێشەکە لە هەرێمی کوردستان هەیە بۆ لەو کاتانە کە بستنەوەی گۆڕان و کۆمەڵ داوای بە بەیاننامێک داوای دێوخستنی ڕێفراندۆمیان کرد هەستیان بە مەترسی ئەکرد و مەترسیەکان سەرەتاکەی لە عێراقەوە دەرکەوت لە کەرکووکەوە دەرکەوت لە مەندەلیەوە دەرکەوت لە پەرلەمانی عێراقەوە دەرکەوت و لە ئاستی ناوچەیی و نێودەوڵەتی شاد دەرکەوت و بەڕەخمی ئەوە ئەوانەی کە داوای یان لە پشت بڕیاری ڕێفراندۆمەوە بوون ئەنجامدانی ڕێفراندۆم بەردەوام بوون لەوەی کە ئەم ڕێفراندۆمە هەر دەبێت بکری لە ڕاستە لە سیاستە عینادی سیاسی نیە لە ڕاستە واقعیت بینی سیاسیە ئەگەر کەسێک بە عینادی سیاسی و عاتفیانە و جۆرێک لە خێڵەکی سیاسیانە بیرکاتەوە ئەڵێ ماکۆک بۆ ڕۆشتۆ بۆ دهۆک بۆ لە هەولێر بەرزانی نەبینی بەلای ئەمریکەکان و ئەوروپیەکانەوە سیاست ممکناتە ینی ئەکری هەموو شتێکەکەی بۆ لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان تێڕوانینەکان جۆرێک تەعنودی سیاسی وەرگرتووە و جۆرێک تێڕوانینی سیاسی عەقلانی نییە زیاتر لەوەی تێڕوانێکی سیاسی عاتفیانە و خێڵەکیانەیە بوو ئەوەی من هەرەبێ ئەمە بکەم و هەرەبێ بیگەنم بەجێەوە یعنی لە پێناوی ئەمە ڕەنگ بێ ئەم قۆناغە
بۆ ئێمە کەتی ئەپەڕێن ڕەنگە لە داهاتوو باشتر بە قازانجی هەرێمی کوردستان بتوانین بیشکێنینەوە بتوانین چۆن ئیسیسماری ئەوە بکەین ئێمە کە ریفراندۆم ئێستا کە داواکراوە دوا بخرێت چەند کەس داواکرا مەترسیەکانی ڕوون کرایەوە ئێستا کە ئەمریکایەکان و هاوپەیمانی نێودەوڵەتی هاتوونەتە سەرخەت ئەکرێ عەقڵانی ئەمە تەعاملی لەگەڵا بکەین و ئیسیسماری بکەین بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ پێشخستنی هەرێمی کوردستان چ تا ئەو کاتێ لە چوارچەوەی عێراقین چ تا ئەو کاتێ ئێمە زەمینە و فرسەتێکی ناوخۆیی و دەرەکی و ناوچەیمان بۆ دروستە بێ بۆ ئێمە لە ئایندە بگەین بە دەوڵەت زۆر چاکە بچم بۆ هەولێر کاگە زیرەک بەڕای بەڕێزت چۆن دەکرێت ئەم ئامادەجیە نێودەوڵەتێکی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە بۆ ئایندە ینی ئەگەر بابەتی ڕێفراندۆمیش یا پرسی ڕێفراندۆمیش بەڕێوە نەچوو ئێمە تەوزیفی بکەین بۆ شتێکی باشتر دیارە بەڵێ قسەکە لە شوێنی خۆیەتی ئێمە با لە وردەکاریەکان گەڕێین جارێ من تازە بڕیار دراوە کەوا 25 هەڵبژە ئەوە ڕیفراندۆم ئەنجام بدرێت و گشتپرسی بکرێت لە هەرێمی کوردستان ئەوە دەبێت لێ گەڕێین بۆ دواتر دراسەیەکی قوڵ بکرێت لەبەرەوە تازە ئێمە کەوتونێتە ناو شەڕێکی یەکجار قوڵ شەڕێکی گەورە و هەرچی دوژمنی کۆن و نوێ هەیە لە هەر چوار کەنار و لە هەموو دنیادا هەمووی لە ماڵی هاتووەتە دەرێ و قامچی دەستداوەتێ بۆیە ئەمە ئەوە شتێکی ترە بەڵام ڕێک لەوەی کە جەنابەت باست کرد کە هاتنە سەرخەتی نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان و کۆمەڵێک ناوەندی سیاسی گرنگی دنیا من پێما خۆی لە خۆیدا ئەوە جۆرێکە دەبێ ئێمە بە ئیجابی لە قەڵمی بدەین بەر لەوەی بیکەینە مای ناومێدی و بیکەینە باڵین مکانیزمێک بۆ ترساندنی خەڵک یان دنیا بەسەرێکدا وێران دەبێ یان مەترسێکی گەورە لە ڕێوەیە من بۆ خۆم وەکو وەزیرە کەمال پێم وایە لە دوای هاتنە سەرخەتی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان و دنیا من پێم وایە ئێستا ئەگەر ڕیفراندۆم دواش بخرێ بە شتێکی زۆر ئاسایی دەبینم هەز دەکەم ئەوەی ئێمە گوتمان ئەوەی کە بڕیاری لەسەردرا تا ڕادێک ئامانجی خۆی پێکا و دەرکەوت کە ئەوەی دڵشادیش باسی کرد کە بەڕاستی ئەزمموی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و گەلی کوردستان پێگەیەکی یەکجار گرنگی دەگوترێ ئەگەر بێت لە ئێستادا ڕاستە ئێستا ئامادەیەکی بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتی هەیە لە هەرێمی کوردستان لەبارەی ئەو پرسی کە قرار وارە لە 25 نۆبەڕێ بچێ بەڵام دەگوترێ ئەگەر بێت و لە ئێستادا هەرێمی کوردستان بچێتە ژێرباری ئەوەی کەم ئامادەیە نێودەوڵەتێت داوای دەکا هیچ بە دووری مەزان ئەوە دووبارە ببێتەوە کە لە 2000 یا لە کۆتاییەکانی 99 لەگەڵ فەڵەستینیەکان دووبارە بۆ ئەو کاتێک کە ویستان یەکلایەنە دەوڵەتێک ڕابگەێنن کۆمەلگەی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا داوای لە یافشاری کرد لە فەڵەستینیەکان کە دەوڵەتەکان ڕانەگەێنن و بەفعلی دەوڵەتەکان ڕانەگەیاند و تا ئێرەش ئەو کێشانەی کە فەڵەستینیەکان هیانە لەگەڵ ئیسرائیلەکان هەر درێژەی هەیە و نەگەیشتون بە هیچیش زمانە چی ینی ئەمە دووبارە نەبێتەوە لەگەڵ ئێمەش زانی چۆنە کاکشۆڕی یەکشت هەیە لە گۆڕێمە دوو حاڵەت هەیە لە مێژوودا دەبێ ئێمە بەرساوڕوونیمانە بێەوە بەڕاستیش بزانین ڕاستە پارێزەری ئەزمموی هەرێمی کوردستان و ئەوی لە هەرێمی کوردستانەیە هەر ناوێکی لێ بنین تاکو ئێستاش کۆمەلگای نێودەوڵەتیە و ئەگەر فاکتەرە دەرەچیەکان و ئەوروپیەکان نەبی بەڕاستی دوژمنانی هەر چوار کەنار تووشیا و ئێران و عێراق و سوودیاش بەڕاستی ئەنینە ئەو جارێ ئەگەر جاران ژمارە ئەنفالەکانمان 1970 کەس بوو بێ کەسێک نامینی هەمووی ئەنفال دەکرێمە و حەقەتە دەزانین بەڵام ڕوانینی ئەمریکا بۆ ئێمە من پێم وایە لە 1991 تا ئێستا وە بە تایبەتیش لە 2003 کە ڕاستە و خۆ دێتە ناو گۆڕەپانی سیاسی عراق و کوردستانی یعنی ڕوانینێکە مامەڵێ لەگەڵ ئەمری واقع دەکات نەک لەگەڵ کێشەکانی ئێمە نەک لەگەڵ مێژووی ئێمە نەک لەگەڵ تراژیدیاکانی ئێمە ئەو کاتەی کە ساڵی پار پرۆتۆکۆلێکی لێک تێگەیشتن لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا کرا لەسەر شەڕی داعش من ئەو کاتێک گوتم ئایا پرسیار ئەوەیە ئەمریکا سەیری ئێمە دەکا وەکو جەنگاوەرێکی ئازا سەیری پێشمەرگە و شەڕوان دەکا وەکو جەنگاوەرێکی ئازا سەیری کورد دەکا وەکو میلەتێکی تفەنگ بەدەستی قارەمان و شەڕکەر یان سەیری پێشمەرگە و شەڕوان دەکا وەکو نوێنەراتیکردنی کێشەی میلەتێک ئەوەی کە بەڕێزت باسی لێوەی دەکەی ئەمڕۆ برەت ماکۆرگ لە سەرەتای قسەکانیدا ڕوونی کردەوە کە ئەوان وەکو چی سەری ئێمە دەکەن هەست ناکەی ئەوەندەی وەکو پێشمەرگەیەکی ئازا وەکو جەنگاوەریشی ئازا ینی لە ئێمە دەڕوانن کەمتر وا هەیە وەکو شتی تر ئەمە بە خیتابی ماکۆرگەوە دیار بوو ئەمڕۆ بە جەنابتم گوت من ئەو کات
بەڵێ من ساڵێک پێشێستا لە کەناڵی ئاسمانی NRT و 2 هەفتەش دوای ئەوە لە KNN دوای ئەوە لە کەناڵی کوردستانیش ئەو قسەیەم کرد و تاکیدم کردو لە هەرسێک کەناڵە ئاسمانیەکە کە من پێم وایە ئەمریکا سەیری ئێمە دەکا وەکو جنگاوەرێکی ئازا بەڵام لەگەڵ ئەوەشدا پشتیوانی ئەمریکا بۆ ئێمە یەکجار گرنگە نابێت دەستبەرداری و پشتیوانیە بین دەبێت تەوزیفی بکەین دەبی بەکاری بێنین بۆیە سیرکردنی ئێمە بەو شێوەیە تاکو ئێستاش کە ئەمریکا هاتووەتە عراق فایلێکی لە بن هەنگلی ناوە لێی نووسراوە العراق ئێمە مامەڵەکردنی لەگەڵ ئێمە دیستا تاکید دەکەمەوە لە وەکو ئەمری واقعا هیوادارم ئەوە لەسەر فکرە سەپیەکەم حساب نەکرێ ئەمە ئەوەی کە لە واقع تێدەگەم بەو شێوەیە بەڵام لەگەڵەوەشدا ناکرێ ئێمە بێم نەدبین لە ئەمریکا ناکرێ ئێمە پێمان وابێ ئێمە بەبێ ئەمریکا و کۆمەلگای نوێ دەوڵەتی دەتوانین زۆر شتێ بیکەین بەڵام حەقیقەتی مەسەلەکەی لێرەدا ئەوەیە بۆیە من پێم وایە من زۆر جار لە زۆر کەناڵی ئاسمانی ئەو قسەیەم کردووە نووسەرێک نووسی بووی ئایا ئێمە وەکو کورد لەگەڵ ئەمریکا دڵداری بکەین یان سیاست کێشەکە ئەوەیە من پێم ئێمە هەر شتێک لەسەر زمینی واقعدا بکەین وەکو ئەمری واقع بیسەپێنین من پێمە ئەمریکاش و دنیاش مامەڵەمان لەگەڵ دەکەن بەڵام چاوەڕوانی ئەوە بین ئەمریکا رازی بێ عراق رازی بێ تورکیا رازی بێ ئێران رازی بێ سعودیا رازی بێ داعش رازی بێ حەشدی شعبی رازی بێ ئینجا ئێمە ڕیفراندۆم بکەین لە دنیادا شتیوان نەبووە زۆر باشە هەندێک تەحەدا هەیە بەڕاستی دەبێ بکرێ هەندێک هەنگاو هەیە بەڵێ زۆر باشە ئێستا ئێمە ئامادەین بە ئەو تەحەدای کە کاک زیرەک داوای دەکات تەحەدای وڵاتی گرۆتەکانی ئەمریکا و ئەو تەواجودە نێودەوڵەتیەکەین کە ماکۆرک پێی وایە 69 دەوڵەت لە پشتیەوە وەستاوە ئێمە ئامادەین بۆەوە نەخێر هیچ کاتێک کورد و لە ئایندەشتا کورد قەت ناتوانێت تەحەدای ئەمریکا بۆ کە وەکو زلهێزێکی دنیا لەگەڵ ڕێزم بۆ قسەکانی کاک زیرەک ئەمریکا 26 ساڵ یارمەتی و پشتیوانی و ئێمە ئابارێزێت ئێمە ناکرێت هەموو ئەو پشتیوانیە هەموو ئەو ئامۆژگاریانە هەموو ئەو دەست لە پشت و وەستان لە پشتەی ئێمە نەکە ئێمە لە باشوور ئێستا لە ڕۆژ ئاواشە پشتیوانی کوردەکات ئەمە نابێت بە بێهاند وەرگرین و نابێت قسەی بشکێنین چونکە قسەشکانی ئەمریکا باجی گەورەی لە دوایە ئەمە ئەگەر لەسەر خواستنەتەوەی لەسەر حسابی خواستنەتەوەیەکانی ئەم میلەتەش بێت بەڵێ نەخێر خواستینەتەوەی کورد لە گۆڕ نانرێت کورد وەکو هەمومان دەزانی 100 ساڵە خەبات دەکەین بۆ سربەخۆی و دەوڵەتی سربەخۆی و ڕاگەاندی دەوڵەتی سربەخۆ ئێمە دەبێت ستراتیژی و تاکتیک جا بکەینەوە کاکە ستراتیژی ئەمە پێگەێنانی دەوڵەتی سربەخۆیە بەڵام دەوڵەتی سربەخۆ نەبەستراوەتەوە بە 25 نۆی 2007 دەکرێت ساڵێکی کە دوانی کە پێنجی کە دەیکە مەسلەی کورد مەسلەیەکی زیندووە بۆیە ئێمە تاکتیکی خۆمان لەم ڕۆژەدا بە قسەی ئەمریکا دەکەین بۆ بە مەبەستی چی یەک بە مەبەستی پاراستنی بەرژەوەندەکانی خۆمان بەبەستی پاراستی دۆستایەتی ئەمریکا بۆ ئێمە بەبەستی پشتیوانیکردن بۆ ئێمە کاکە ئێمە لە کوردستانەوە لەو هەریەمەیە بۆ ئایندە ئەبێ خەبات بکەین نەک بۆ ئێستا بۆ ڕابردووی خۆشمان دایمە لە بیرمان بێ ساڵم قسە دەکەین بەڵ ئاخر قەیناکە ئایندەت لە پێشە ئایندەی تۆ هێشتا ڕوون نییە ئایندە تۆ ئەوە تا وەکو هەمومان زانین دەست دەدەیتە سەرەتایترین مافی خۆت هەموو دنیادی هەڵدەسێ بە ناوچەکەەوە بە تایبەتی ئەمە خاڵێکە کەواتە ئەمریکا بۆ ئایندە مسۆگەرتر بکە کاکە نەک بۆ ئەمڕۆ ماکۆرک باز لەوە دەکا کە ئەمان بەدیلێشان قسۆتە بەردەمی یا بەردەستی بارزانی لەسەر داوای خۆی بەڵێ دەمێکە بارزانی داوای بەدیلێکی باشتر دەکات لە ڕاپرسی بەڵێ هەرچەند ماکۆرەك ڕوونیە کردووە کە ناوڕۆژی ئەم دەست پێشخەری دەشێتی بێ بەڵام بە تەوەقعی تۆ چی بۆ ئێمە هەڵگرتووە چی تێدایە بۆ ئێمە من دەڵێم ئەگەر بەدیلەکە مسۆگەرکردن و چەسپاندن و دانپیادانان و پشتیوانیەکی دوور و درێژخایەنی ئەمریکا و بریتانیا و ئەوروپا و نەتەوەیەکگرتوەکانە بۆ مەسەلەی کورد بۆ ئایندەی کورد مەسەلەیەکی نیشتیمانی و نەتەوەیەکەمان گەرمترەکە گورترەکە دەیخاتە سەر مێزی گفتوگۆی نێودەوڵەتی و ناوچەی و نەتەوەیەکگرتوەکان ئەمە هەمومان قبولمانە با ڕیفراندۆم نەک ساڵێک دوانیش دوا بخرێت بەڵام ئەگەر مەسلەی داهات و پۆست و ئیمتیازاتی کەسی و شخصی و حیزبیە ومانەوەی سەرۆکایەتی هەرێمە بە تا 2 ساڵیکە بە ناشەرعی و ناقانونی و لە دەروی یاساکان بەڕاستیەوە گوناحە ڕیفراندۆم دوا بخەین ئەگەر هەمووشمان لە ناوچوین ئەمە قسەیەکە کەواتە دەبێت کە تەوزیف بکرێت بە شێوێکی نادروست لە دەرەوەی ئەو خواستە چاوەڕوانێنەتەوەیانێکە هەن بەداخەوە مەسەلەی ڕیفراندۆم هەمومان هەرسێک لەو برادرانە کە دانیشتووی بەدیلەکەیە ئەو بەدیلەیکە هەیە وەکو وتم تەبعاً ئەم بەدیلە لە خۆڕانە هاتووە وەکو جەنابیشت فەرموود پێش 2 هەفتەش مای خەلیلزادکەی کە لە پسپۆرەکانی کاروباری عێراق و سەفیری ئەمریکا بوو لە عێراق و ئێستاش پەیوەندی زۆر باشی توندوتۆڵی هەیە لەگەڵ هەموو سەرکردا بەدەسەڵاتەکانی کوردستان و بەغا وتی بارزانی دەگەڕێ بە دوا بیانوێکە بۆ دواخستنی ڕیفراندۆم
ئێستاش تاوان سیاسەتی ئەمریکا سیاسەتی شخص و دوو شخص نیە ناوەندە دوو هەفتەیە زۆر بە گەڕم و گوڕی هاتون لە ماوەی ئەم هەفتەیە تاوان تا ئێستا بریدماگۆڕە کەس پێری هاتووە تا ئێستا لە بینی بەغدا و هەولێرە هاتو چۆکە لە بینی ئەحزاب هاتو چۆکە هەردوێنێ و پێرە سەفیر و قونسوڵ هاتوونەتە لای هەر سێلایەنیەکانی دەسەڵاتی هەرێم و لە بەغا ئەمە بۆ خۆی ئەهەمیەتی کورد پیشانەیە ئەهەمیەتی کوردستان پیشانەیە ئەهەمیەتی ئایندەی ئەم منتیقە پیشانەیە کورد من زۆر جار وتومە کورد و کوردستان بەداخەوە جیۆپۆلیتیکەکەی لە شوێنێکی و هەڵکەوتی ئەوەندە هەستیار و گرنگی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەڵکەوتووە کە نەزل هێزەکان نە دەوڵەتانی ناوچە بە ئاسانی ڕازی نابن بۆ مەسەلەی کورد و کوردستان سەربەخۆیت و دەوڵەتێکی گەورە پێک بێنێت کە ببێتە هەڕەشە بۆ ئایندا ئێمە وەکو لە منطق وەکو نەزەریەکی جیۆپۆلیتیکە ئێمە لە جەرگستانی دنیاین لە کەنارستانە نین بۆهۆی دایمەن جەرگستان لە نەزەریە جیۆپۆلیتیکانە زۆر ئەهەمیەتی هەیە بەنسبەت زل هێزەکانەوە چێ دەستی بەسەرا بگرێت ئەوەندە ئایندا مسۆگەرە زۆر باشە کاگێ دڵشادیان بە بۆچوونی بەڕێزت کورد پێویستە چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەم دەست پێشخەری و ئەو ئامادەیەکی ئێستا کۆمەڵی نێودەوڵەتی یا ڕوونتر بڵێن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەیەتی لە هەرێمی کوردستان لە هەمبەر ئەم بەدیلێکە خستویانە تۆڕوو بە بۆچوونی بەڕێزت بەڵێ من پێم وایە کورد لە هەرێمی کوردستانی عێراق لە کاتی دوای شەڕی جەعش و ناوچەکە بەگشتی یعنی کورد لە پارچەکانی ڕۆژئاواش پێم وایە گۆڕانکاریەک دێتە ئاراوە گۆڕانکاریێکی ناوچەی و نێودەوڵەتی دێتە ئاراوە بۆ کورد ئەبێ خۆی ئامادەکە بۆ ئەم گۆڕانکاریە و سیاستکردن لە ڕاستیە هوەری ئەوەیە کە تۆ چۆن لە واقعە مامەڵە ئەەکەی چۆن ئەتوانی کە بتوانانی ئەمە ئیسمارکەی بۆ خۆت ئەم پاڵپشتە نێودەوڵەتی بۆ خۆت بەکاربێنی بۆ خۆت بیهێنی بۆ ئایندەی هەرێمی کوردستان چونکە لای من ئەوەی دەوڵەت دەنا بۆ دەوڵەت بۆ هاوڵاتیە دەوڵەتی هاوڵاتی بوون و دیموکراسی گرنگە لای من چونکە دەوڵەتی هاوڵاتی بوون و دیموکراسی ئێستا لە ئەوروپا چاوی لەسرە و بنەمای هاوڵاتی بوون لە دەوڵەتە ئینسان ڕەکیزەی دەوڵەت بێ نەکەرەستەکانی تر ئەگەر ئەمە بێ ئێمە ئەم هاوپەیمانەتی نێودەوڵەتی ئێستا هەیە بۆ ئایندەی ئێمە چ لەگەڵ عێراق بێنینەوە چ جیابینەوە زۆر گرنگە ئێمە دەستی پێوە بگرین چونکە کورد ئێستا پێگەیەکی باشی هەیە و ئەگەر بتوانێت عقلانی سیاست بکە و بتوانێت هێزی ناوخۆی یەک بخە و بتوانێت نمونەیەکی جوان پێشکەشی دەروەی خۆی بکە نەک ئەوەی بڕۆیتە دەروی وڵات بڵێت تۆ پەرلەمانەکەت پەخراوە بڕۆیتە دەروی وڵات بڵێت تۆ سەرۆکەکەت شەرعێتی نەماوە ئەمە وێنەیەکی جوان نادا بە دەرەوە زۆر ساکە باکسە لەسەر بەدیلەکە بکەین دروستترین مامەڵەیە کە پێویستە لە ئێستادا هەرێمی کوردستان لە هەمبەر ئەم بەدیلە هەیبێ کە ئەمریکا خستوێتی بەردەمی بارزانانی بەڕای بەڕێزە دەبێت پێم وایە بەیەک و دۆ بێ دوای بخە ڕفراندۆم دوا بخە وەکە لەسەر بەدیلەکان بکە و بەدیلەکان ئەوەی ئەمریکا کە خسوێتە بەردەم بەدیلەکان ئەوەی لە چارچەوەی عێراقایە ئەو داواکارانی کورد لە چارچەوەی عێراقا هەیەی تاکیۆ ئەڕوا تاکیۆ نەڕۆ من یەکێک لەوانەی کە پێم وایە ئەکرێ ئیشی لەسەر بکەین لە داهاتوو بەڵام ئەمە پێویستی بە یەکریزی ماڵی کووردە چونکە یەکریزی ئێمە خیتابمان هەم لە مفاوەزات لەگەڵ بەغدا بەهێزەکە هەم پێگەمان لای هێوپەیمانی نێودەوڵەتی بەهێزەکە بۆیە ئەمە گرنگترین شتە دوای ئەمە ئەبێ هەموو ئەمانەوانەیەک وەرگرن کە ئێمە کاتیەوەی ماڵی خۆمان دووبارە جاریکە ڕێک بخینەوە بە عقلانی تر ڕێکی بخینەوە بۆی ئێمە بتوانین هێزێکی تۆکمە بین و بتوانین خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین و بتوانین بەم هێزە ناوخۆیەوە بتوانین مفاوەزات لە ئایندەی هەرێمی کوردستان بکەین بۆ دەستکەوتی زیاتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ پەرەپێدانی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئازادی لە هەرێمی کوردستان چونکە هەموو ئەمانە بنەمان و سیاسەتی ئێستای ئەمریکا سیاسەتی نوێی ئەمریکا لە عێراق و لە ناوچەکەشە کار لەسەر بنەمای دیموکراسی و ئازادی ئەکا ئێستا وە کارێکە کە هەرچەند فەڕەنسیەکان بە بەردەوام ئەو بنەمایە دایم بەڕەچاو ئەگرن و قسەی لەسەرەکەن و پێداگریشی لەسەرەکەن چونکە یەکێک لە بەهاکانیانە چ لە دەروی خۆیان چ ناوخۆیان ئەمەی ئەمڕۆ دەیکەن لەگەڵ هەرێمی کوردستان پێچەوانی ئەوەی نیە کە بەڕێزت باسی لێوەرەکەی لە کاتێکدا ئەم ئیستیفتایە ئەم ڕێفراندۆم فێژی سەرەتایی هەموو میلەتێکە ئەمە تەناقوز نیە لەگەڵەوەی کە ئەمان ئیدعای دەکەن جیاوازی هەیە یعنی جیاوازی مافی سەرەتایی کە مافمانە هیچ کەس نەیتوانێت هیچ هێزێکی نێودەوڵەتی تا ئێستا بەیمێنێ و مافتان نییە هەموو کێشەکە لەسەرەوەی تەوقیتەکەی ئێمە کاتەکەی ئێمە زمینەکەی ئێمە زمینی نەخۆی من لەبارە بۆ ئێمە تا ئێستا هێزی پێشمەرگەمان یەک نییە تا ئێستا ئیدارەی لە هەرێمی کوردستان هەیە تا ئێستا میلیشای حزبی هەیە تا ئێستا ناوچە جێناکۆکەکانمان یەکلایی نەبووەوە کە بەپێی دەستوری عێراقمان توانین بە مادەی 140 یەکلایی بکەینەوە تا ئێستا خەتەر لەسەر ئەو ناوچانەیە کە ئێستا پێشمەرگە پارێزوتی لە ئایندا لە دەستی بدەین یا لە دەستی نەدەین هەموو ئەمانە کێشن و تا ئێستا ئێمە نەمانتوانیوە نەتەوەکانی تر کە لە کەرکووک و ناوچەکانەژین دڵنیاییان بنێ کە
خۆشگوزەرانی و ژیانیان لەگەڵ ئێمە باشترە بێ لەگەڵ عێراق ئێمە هەموو ئەمان نەتوانێ بدەن چونکە ئێمە من لە ناوخۆ ئەوەندە تون بم بەرامبەر نارە سیاسەکانی خۆم نەتەوەکانی کەش لێم ئەترسن کە من هێزێکی سیاسی بەرامبەر نارەکانی خۆی ئاوا بێ لە ناوخۆیە ئاخۆ نەتەوەیەکی وەک تورکمان و عەرەب بۆ ینی پەیوانیە کە ئەو دڵنیایی هەیە لە هەرێمی کوردستان وەک هاوڵاتیەکی پلەیەک وەک هەموو هاوڵاتیەکان مافی پارێزرابێ ئێمە ئەبێ ئەم یۆنانە بین ئێمە سەرەتایەکی نوێیە بۆی هەرێمی کوردستانی وێنەیەکی جوانتر بین بەدەرەوە و بتوانین نمونە چکە شەڕی داعش کۆتایی دێ و ئەم منطقە لە منطقەی شەڕ ئەگوازرێتەوە بۆ منطقەی بنیاتنان و ئێمە چۆن نەتوانین لەم منطقەی بنیاتنانەکە چی ئابووری بێ چی بنیاتنانی بەشەری بێ چ بنیاتنانی دیموکراسی بێ بنیاتنانی ئازادی بێ پێشبینی و ئەم مژدانە هەز ناکەیە هەمان ئەم قسانن کە لە 2023 ینی زۆر گوترانەوە لە ڕاستی لە 2023 بۆ ئێستا بۆ جیازێکی زۆرمان کردووە یعنی ئێمە ئێستا هێزەکان متەنەوعن لە پەرلەمانە هێزی نوێ هاتوتە ئاراوە و بنەمای هێز لە فتی بەفتیەوە گۆڕاوە و هەموو ئەمانە قۆناغێکی باش ئێمە چونێتە پێش ڕاستە پاشەکشە و ستۆپێکی دیموکراسی کرا لە داخستنی پەرلەمانە و بەڵام هێشتا ئەم ئیرادەیە سەر نەکەوت ئەوە تا ئەو ئیرادەیە سەر نەکەوت هەر چۆن بێ هەر بێ پەرلەمانکارا بکرێتەوە دیموکراسی بچێتەوە سەر ڕێشکەی خۆی بەداخۆ ئێمە ماوەی 2 ساڵ ئێمە پاشەکشەمان کرد وێنەی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی خۆمان ناشرین بوو و لە ئاستی عێراق ئێمە لاواز بووین هەر ئەوە بۆ حکوومەتی عێراقی توانێت جورئەت بکا وەزیر بنێرێتەوە بۆ ماڵەوە توانێت جورئەت بکا بە زۆری نۆ کەمینە لە پەرلەمانی عێراق پەیڕۆ بکە چونکە ئێمە لە ماڵی خۆمانە یەک زۆر باشە کاک زیرەک هەرچەند ئەمڕۆ هێشتا کۆتایی نهاتووە بەڵام هەر لە ئێستاوە هەندێکان پێیان وە ئەمەی ئەمڕۆ ڕوویدا ئەمەی ئەمڕۆ خراوەتە بەردەستی بارزانی وەکو بەدیل بۆ ئەو ڕیفراندۆمەی کە وەکو گوتم هێشتا هەر قەراروایە لە 25 مانگە بەڕێوە بچێ وەکو دەستکەوت وێنا دەکەن بەڕای بەڕێزت بەفعلی ئەمە دەستکەوتە ئەگەر بە تایبەتی بەراوردی کەین با من ئەزانی چۆنە لە تەوەرێکی قسەکانیشمدا باسی ئەوەم کرد من بۆ خۆم وەکو ڕای تایبەتی خۆم مادام دنیا هاتە سەرخەت بەو شێوەیە بەو قورساییە هاتوونەتە ناو هاوچێشە سیاسیەکە من بە مەسەلەیەکی زۆر ئاسایی دەبینم ڕیفراندۆم دوا بخرێ بۆ کاتێکی کەم یعنی لەسەر خۆم حساب بکرێنێک لەسەر بابرێن پۆستەکەم بەڵام لەگەڵەوەدا پرسیار ئەوەیە هەردوو بەڕێچە جەنابی کاک دڵشاد و چ جەنابی کاک نەوزاد مهندیس کە باسی کرد کێشە ئەوەیە یان ڕەنگ بێ ئەو پرسیار زۆریش کرابێ ئایا ئێمە ڕیفراندۆم دوا بخەین بۆ ئەو کاتێک کەوا سوپای عێراق خۆی گرتەوە دوای بخەین بۆ ئەو کاتێ ئێستا نیوەی مووسڵ کە گیراوەتەوە تا ئەو دەقێ بە داتا لامە 111 بارگای ئێرانی لەناو مووسڵ کراوەتەوە بە داتا لامە نامێ بیخەمە سەر شاشە کە لە پشتەوە سۆراوەتەوە ئینجا بەناوی نووسینکێ سنتەرە حوسینێ نازانم چیە ئێمە ڕیفراندۆم دوا بخەین بۆ ئەو کاتەی کە سەر لە نوێ عێراق هەناسەی دێتەوە بەرو بنەماکانی هێز دروست دەکاتەوە و سەر لە نوێ شەڕی داعشی لێخە دەبێتەوە من پێم وایە من لەگەڵەوەی دانیمە لەسەر ئەو بنەما ئەوە بکرێ بۆیە لە جیاتی ئەمە باسی مەترسیەکان بکەین ئێمە دەبێت دەست بە جورئەتەوە بۆ هەڵوەشانەوەی دەوڵەتی عێراق ببین لەبەرچی من دەزانم ئەو کارە قورسە من دەزانم ئەم کارە ئەمە بابەتێکە کۆتایی پێ هاتووە تەواو کاکە شۆڕژیان ئەزانی چۆنە من ناڵێم ئێمە هەڵی دەوەشێنین بەڵام لایەنی کەم ئێمە بە دنیا بڵێین عێراق لە سەرەتای بیستەکان بەریتانیا وەکو پۆلیسێک و سەربازێکی پاسەوان بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خۆی دروستی کردووە هیچ پەیوەندی بە گەلانی عێراقەوە نیە چەندە سەرێشە و مای کارەسات بۆندر بۆنەتەوەکانی تر بەڵا بووە بەڵام ئەوان معنینین بە خوێندنەوەی مێژوو لەوە تێدەگەم معنین باوەی کە چی دەگوزارێ لە ئێستادا و بەرژەوەندەکانیان لەکوێی ئەم ئێستادا هەیە کە لە عێراق دەگوزارێ بەڕێز ئەزانی چۆنە من بەرپرسیارم لەو قسەی خۆم من پێم وایە ڕیفراندۆمیش ئەنجام بدرێ هیچ مەترسیەک نییە لەسەر وڵاتە هیچ جۆرە هەڕە ڕنگ بێ کۆمەڵێکشە دروست بێ بەڵام وەکو هەڕەشەی گەورە و جددی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر گەلی کوردستان کە بەداخەوە ئێوە ئێستاندەک میدیایشی لەسەر دەکا و هەندێک چاودێر و بەرپرس قسەی لەسەر دەکەن و کۆمەلگای ئێمەیان تۆقاندووە خەریکە ئیفلیجی دەکەن لە هەموو شتێک جگە لەوەی ململانێ بینی حیزبەکان لە کوردستان لەو چەند ساڵی ڕابردوو کە کۆمەلگاکە ئێمە زۆر ماندوو کرد من نامێ شۆڕ بۆ ناوردەکاریەکان بەڵام ئێمە بالەبیرمان نەچێ ئەگەر
باسکردن لەسەر بەخۆی و ڕیفراندۆم دەبێتە مای مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان باشە بەڕێزان خۆشۆڕشی ئەیلول داوای حکمی زیاتی کرد گەلە کۆمەچی لێکرا شۆڕشی نوێ کە یەشێتی نیشتیمانی و پارتی دیموکرات و حزبی شیوعی کۆمەڵێک حزب تێیدا بەشدار بوون لەو شۆڕشەدا دیموکراتی بۆ عێراق مافی بڕیاردانی چارەنووس و حکمی زیاتی بوو بەڵام نیوەی میلەتەکەمان ئەنفال کرا کێشەی ئێمە لەسەر ئەوەیدا من هاودەنگم لەگەڵ هەردوو بەڕێز کە ئێمە لە ناو خۆماندا ئەگەر ڕیزەکانی سیاسیمان تۆکمە بێ کاتی بەڕاستی جورئەتە کاتی بڕیاردانی سیاسە بە هەموو دنیا بڵێن ئەوەی کە لە عێراق دەگوزەرێ ئەوەی کە شیعەیە ئەوەی داعشە ئەوەی حەشدی شەعبیە ئەوەی قاعیدەیە هەمووی دەرەنجامی ژێرخانێکی سیاسی مێژویە کە پێی دەگوترێت دەوڵەتی عێراق هەتا ئەو دەوڵەتە مابێ دوێنێ حرس قەومی بوو ئەو ڕۆ داعشە سپەی نشتی ترت بۆ دروست دەکات بۆیە من پێم وایە بە شوێنەیی بەهێمنی بە عقلانی بە هەماهەنگی لە ناو یەکڕێزی سیاسی کوردستاندا بەڕاستی بەجددی هەنگاو بە هاوێژین بۆ بیناکردنی دەوڵەتی سربەخۆیی و لەو قۆناغەشدا ئەگەر نەکرێ لەو هەلومەرجەدا کە ئەگەر نەکرێ من پێم وایە پرسی بەرەو پێشتوونی ئەزمموی هەرێمی کوردستان و هەنگاونا ڕۆ سەربەخۆی بۆ دایان ساڵی تر دوا دەخرێ و ئەوەی کە هەشمانە بەڕاستی دوجار لە هەڵەبجە و سلەیمانی و هەولێر و دووە کۆمان دەکەنەوە و دوجار ئەو دەسەڵاتەشمان نایێڕن زۆر باشە کەواتە بڕێزت لەگەڵ ئەوەی کە ئێمە لە 25 بەردەوام بین لەوەی کە قەراری لەسەر درراوە من پێش بە جەنابتم گوت من بۆ خۆم ئەگەر بڕیار بەدەست بم ئاساییە دوا بخرێ مادام دنیا هاتە سەرخەت نەک لەبەر ئەوەی کوردستان وێران دەبێ نەک لەبەر ئەوەی داعش ئەوە حەشدی شەعبی دێ کوردستان داگیر دەکات نەک لەبەر هەڕەشەکانی مالیش و عەبادی کە بۆ خۆیان ئەمریکا دەیان پارێزێ و خۆیان پێ ناپارێزن نا لەبەر ئەوە نا لەبەر هاتنە سەرخەتی نوێنەری ترامپ و لەبەر هاتنە سەرخەتی نەتەوە یەکگرتوەکان و بەریتانیا منی لەگەڵ ئەو دوو بەڕێزە هاودەنگم ئەوە بە نەزەر ئیعتیبار وەربگیرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا نابێ ئێمە دواخستنی ڕیفراندۆم لە دەرەنجامی ئەو گوشارە بێ یان بڵاوکردنەوەی ترسوبین بێ لە ناو خەڵک ئەگەر ئێمە گشت پرسی بکەین لە ناو دەچین و پەلامارمان دەبێت و کوردستان لە ناو دەچین نا ئەوە نا لەبەر هاتنە سەرخەتی هێزە سیاسی گەورەکانی دنیا من بەس مەسەلەیەکی ئاسایی دەبێت زۆر باشە کەواتە هەتا ئەگەر لە 25 ئەمما گەشت ڕیفراندۆمەکە بەڕێوە بچێ هەرێمی کوردستان ڕوبڕی ئەو مەترسیانە نابێتەوە کە لە نێو هەندێک ناوەندی ئیعلامی و بەتایبەت لە تۆڕی فەیسبوکدا باسی لێوە دەکرێت نەخێر بەڕێی منوانیە وڵا من هەمیشە وتومە وەکو کاک زیرەکیش فەرمووی هەمومانەوەندە مقابلەمان کرد قسەکانمان لەوە چێ زۆربەی دووبارە بێت لە زۆربەی کەناڵ کردومانە بەڵێ و نەخێر باجی خۆی هەیە چۆن شتی وابێ یعنی ئەگەر بڵێن بە هیچ باجێکی نییە بەڵێ نەخێر باجی زۆر گەورەین وەگەر نەخێرەکەشمانوت هەم باجی گەورەی هەیە بۆ بەڵێمانوت ئێمە باجەکەی ئەوەیە کەوا دەوڵەتە سەردەستە داگیر و دابشکردەکانی سووریا عێراق ئێران تووچە زۆر دەبنە دوژمن و زۆر درندارە پەلەمارمانێن و گوشاری سیاسی بە بەرچاوی هەموو دنیا شەوانێ ناکە ئەمە ینی وارد نییە بە تایبەتی کە ئێستا دنیا کراوەیە بۆچی وارد نەبێ کاکە ڕوبعی خاچی ئەمە کە لەسەر لەژێر دەستی هەرێمی کوردستانە جێشی سوپای تورکیای نیشتەجێ بووە و ئەوەش کاگزیرەک بەو خۆی شارەزایە 111 بارەگا بەس لە ماوەی مانگێکی دوای ڕزگارکردنی مووسڵا کراوەتەوە و لە هەولێر و سلێمانەکەی خۆشمانەتیاژین پێم وایە دەیەها بارەگای میت و ئیطلاعات و شتیوا لەو بابەتانە هەیە کەواتە ئێمەی پاراستنی ئەمن و ئاسایش کە من لەگەڵ ڕێزم بۆ هەموو دەستگا ئاسایش و هێزی پێشمەرگە و ماندووبوون و خەبات و شەون و خودیان بەڵام تا ڕادەیەکی زۆریش وەساوتە سەر دەوڵەتە دراوسەکانمان کە ئەم ئەمنیەت و ئاسایی شەشمان پارێزراوە لەناو ئەم جەرگەی شەڕ و جەنگ و ناخۆشی ململانی سیاسەکانی چواردەوەرماندا بۆیە من قسەکەم ئانەمەیە کاک زیراک ئێمە مەبەستەکە ئەوەیە دەرخستنی ترس و تۆقاندنی ئەمریکانیە بە هێندەی ئەوەی کە ڕاستیەکان پیشانی میلەتەکەمان بین وەنەی شارینەوە وەزائیدەن هەمومان لەبەر چاومانە کاک شۆڕش ئەمریکا قووەتێکە هیچ کەس ناتوانێت ئیستیزایی پێ بکە تورکیایەک و ئەردۆگان هەمومان ئەیبینین 5 ساڵە دەیەوێت بە ڕۆژاوای کوردستان بەو بچووکیەوانە داگیر بکە بەڵام پەلوپۆیان کردوون ناوێرێ مەترێک بچێتە خاکەکەوە جات تەسەورکە حەلیفێکی 80 ساڵی تورکیا ئەمریکا بەهۆی مەسەلەی کوردەوە تێک چووە تورکیا ئێستەکانە مەیوس بۆ لە یەکێتی ئەوروپا و لە ئەمریکا ڕووی کردوێتەوە رووسیا تەسەورکە تەحالوفەکانی لەگەڵ رووسیا و ئێرانە بە قوت کردووە لە دژی ناتۆ ئەوانە ئەگەر بۆ کارتی سیاسیش بێ تورکیا ئێستەکانە کاک زیرەک و هەمووشمان
هەمووشمان دەزانین بەس ئەمریکا زەردەخەنەیەک بەڕووی ئەردۆگان بکە ئەردۆگان لەسەر چۆک بۆی ئەچێتە پێشەوە ئەری ئێمەی کوردستان قوتی تورکیامان هەیە لە ڕووی سیاسی و عسکەری و ئابوووریەوە ئەوەندە بێباک بین لە ئامۆژگاریەکانی دۆستەکانمان ئەمە قسەکەیە ئەمە تۆقاندناوسێکی گرینگە بە ئاسانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەستبەرداری نابێ بۆ مالیشی و بۆ ئێران ئەمە قسەکەڵی بەهێزی ئێمە نیە بەڵێ ڕاستە ئێمە یەکێکین من قسەکانمان ئەمەیە کورد تا ئێستا کە ئەگەر کارتێکی فشار بوو بێ ئەبێ لەمە دوابی بێتە پایەکی کۆنکرێتی لە سیاسەتەکانی زلهێزەکان و ناوچەکەشە بۆی نتوانن بە ئاسانی کارتەکانمان بسووتێنن ئامۆژگاریەکی ماگۆڕکم زۆر بەلاوە مهمە کە وەکو نەسیحەت کردوێتی من دایمەن ئەڵێم ئامۆژگاری زلهێز و باڵا دەستەکان لە پشتیەوە هەڕەشە هەیە برادەر ئەگەر ئامۆژگارێکت بەخسە نەکرد وەکو سەدام حوسێنت لێکە کە کوێت وڵاتێکی بچووک بوو داگیری کرد لە ماوەی 3 مانگا 33 وڵاتی نێودەوڵەتی بۆ کۆ کردە و ڕزگاری کرد و بەپەلدی ئامۆژگارەکەی ئەوە بووکە دەڵێ ریفراندۆم مەبەستمان ئەوەیە کە ریفراندۆم دوا بخرێت مەبەستمان دانپیانان نییە بە مافی کورد و مەسەلەی کورد و ئەوانەیە ئێمە مەبەستمانە ریفراندۆم کارتێکی بەهێزی دەستی کووردا بە ئاسانی مەیسووتێنن ئەم قسەیە زۆر مهمە ڕاستەکە منیش لەگەڵیام ئێمە بە سووتانی کارتی ریفراندۆم لە دەستمان بۆ ئەم جارە بەلایەنێکم بۆ 5 ساڵێکە مافیەوەمان یەجاریکە باسی مەوزوع بکەینەوە مەسەلەی ریفراندۆم لە دەوڵەتات جلهێزەکان و دەوڵەتی دیکتاتۆری ئەم ناوچانە و حتا دیموکراتەکانیشان ڕێگە پێدراویە خۆمانە ببینینەوە مەسەلەی کەتەلۆنیا ئیسپانیاکە وڵاتێکی دیموکراسیشەوە لە ئەوروپای لانکەی دیموکراسیاژی تا ئێستا وەکو باسییان کرد 110 سەرۆکی شارەوانی حکم دراوە لەگەڵ ریفراندۆمی کەتەلۆنیا بە ئاسانی لێ ناگەڕێ پارچەیەک لە وڵاتەکەی لێ بێتەوە چونکە مەسەلەی ئێمە مەسەلەی ریفراندۆم جابوونەوە دەوڵەتی بەرداشت حەقیقەتی بە ئاسانی نیاڵی هەرێمی کوردستان حەقیقەتی لە ڕوانگەی خۆیەوە لە ڕوانگەی دەوڵەتێکی داگیرکەر و دابەشکەری کوردستان بۆ مەسەلەی ئەهەمیەتی کوردستانەوە گرنگە بۆ عێراق مەسەلەن کاکە کوردستان لە عێراق جابێتەوە لە ڕووی سیاسی لە ڕووی عسکەری لە ڕووی ئابووریەوە عێراق زۆر بەهێز و بچووک و لاوازە بێت دەبێتە پارێکی زۆر خۆشخوان بۆ ئێرانی شیعە مەذهب لەبەرەوە حتا مقتەدا سەدر بەو شیعە مەذهبی تونندڕەویەوە ئەڵێ مەسەلەی ئازادی و دیموکراسی و مانەوەی کورد پاڵپشتێکی گەورەی بۆ مەسەلەی دیموکراسی و ئازادی لە عێراق بۆیە لە ڕوانگەیەوە ئێمە لە ڕوانگەی کوردەوانێ بەرژەوەندیمان لە سەرکەوتنی ریفراندۆما هەیە من هەمیشە وتومە هیچ کوردێک ئەگەر زەڕەیەک وەفا و خەمخۆر و دوورسۆزی میلەت و کورد و کوردستان بێت و پێگەانی دەوڵەتی سەربەخۆ ناتوانێت بڵێ نەخێر هەمومان لەگەڵ بەڵێنین بەڵام بەڵەیەک لە دەوقیتێک و لە کاتێکی گونجاوە کە دەستکەوتەکانمان زیاترکە نەک ئەوەی کە هەسمانە لە دەستی بدەیت زۆر باشە کاگێ دڵشاد بەڕێز بارزانی ئەمڕۆ وەڵامی وەفدەکەی نەداوەتەوە قەراری داوە بۆ بەباڵەیە یا بڵێ قوبڵ یان ڕەفزکردنی ئەم دەستپێشخەری و ئەو بەدیلەی کۆمەڵی نێودەوڵەتی بگەڕێتەوە بۆ سەرکردایەتی کورد ئەمە بە مبادرە و بە سەرەتایشی باشی نابینی لەم پیاوەکە ڕەنگە تا ئێرە زۆر تۆمەتبار بکرێت بەوەی کە تاگەڕەوانە بڕیارەدات ئێستا ئەم بەڕێزت تاگەڕەوانە لەم بابەتەدا لانی کەم بڕیار نادات قەراری داوا بگەڕێتەوە بۆ سەرکردایەتی سیاسی کورد ئەمە چۆن هەڵدەسەنجێنی لە ڕاستی ئەو مەسلێکی شقلیە لەبەرەوەی بڕیاردان لە ریفراندۆم هەرچۆن ئەو ئەحزابە سیاسەنێک کە لەگەڵیا دانیشتن و بڕیار لای خۆی بوو تەکوتەکەشی لای خۆی بوو هەموو پارتە سیاسەکان لەگەڵی ڕۆشتن بۆیە ئێستاش بڕیار لای خۆیەتی جۆرێک کە ئەوان لەگەڵیا بڕیاریانداوە بێگومان هەربێ ئەوانش لەگەڵیا بڕیار بدەن تەرجیبیکەن بێگومان ئەو مەسلێکی شقلیە مەزمونی نییە مەزمون ئەوەیە بەرزانی کە بەدیەکەی وەرگرتووەنەوە ئەمە مقنع بۆ پێی کە مقنع بۆ پێی دیارە ئەم قەنەعەتە بە هێزە سیاسەکانیشکە کە لەگەڵیا هاتوونەتە ژێرباری ریفراندۆم کە پێیان بڵێ با پێکیشەوە ئێمە هەمومان بەرپرسیارەتەکە هەڵبگرین ئەمە حاڵەتێکی ئەمە جۆرێکە ئەبێ هەروە ینی وا دەکا و جۆرێکی شقلیە مەسەلەکە کێشەکە ئەوەیە ئێستا ئێمە لە بەردەم ئەم حاڵەتین ریفراندۆم دوا دەکرێت لە مقابلی ئەوەی ئێمە لەگەڵ بەغداد ڕێبکەوێت لەسەر ئەو کێشانەی کە لە نێوان ئێمە بە سەرپەرشتی ئەمریکا و بەسەرپەرشت ئەمە گرنگە ئەمە نقطەیەکی گرنگە نقطەی گرنگ لای ئێمە کە ئەگەر سەرکرد نوێنەری ئەمریکا لە سەردانەکەی کە هات بۆ هەرێمی کوردستان سەرەتا هاتە سلێمانی بۆ لای لایەنەکانی گۆڕان یەکێتی و هەموو لایەنەکانی کە لە هەولێر پاشان چوە لای بەرزانی ئەمە دلیلی ئەوەیە کە ئەو پێی گرنگە ماڵی کوردی یەک بێ بێ ڕێک بێ چونکە لەبەرەوەی ئەگەر دلیلەکە نیشانەیەکە کە پێت ئەڵێ ئەگەر ماڵی کوردی یەک نەبێ و پەرلەمانی کارا نەبێ و پێکەوە ئێوە نەتوان ئەم بکەن مفازەش لەگەڵ بەغدا قورس ئەبێ ئەگەر من سەرپەرشتی بکەم لە ڕاستی ئەمە کێشەیەکە کاتە بەیانی گرینگە پەرلەمانی کوردستان کارا بکرێت نه بەیانی گرنگ نییە لەبەرەوەی پەرلەمانی کوردستان بە ئیتفاقی سیاسی کارا نەکراوەتەوە پەرلەمانی کوردستان ئەوەندە بە خێرایی و بە پەلەی لەژێر ئیتفاقی دوو حزب کارا ئەکرێتەوە کە حتا تەنانەت بانگێژنامەکەش
شکری یاسای پێوە نەگرتووە چونکە جێگری سەرۆکی پەرلەمان لەم حاڵەتەدا بەبێ دەستی سەرۆکاتی پەرلەمان بۆ نیە بانگەشی کۆبنەوە بکە زۆرنەی پەرلەمانی 50 زائیدەک ئەتوانێت داوای کۆبنەوەی پەرلەمانی بکە هەرخۆشی بانگەوازەکەی بۆ بکە ینی ئەوەندە بەپەلێ بۆی پێم وایە ئەم دانیشتنەی سبینە هیچ گرنگی نییە چونکە ئەجندای دانیشتنەکە هیچ فەقی سیاسی لەسەر نییە هیچ ینی کۆدەنگێکی سیاسی لەسەر نیە ئێمە پەرلەمان بۆ کارا بکەینەوە پەرلەمان بەس بۆ ڕفراندۆم کارا بکەینەوە بکرێ یا نەکرێ یا پەرلەمان بۆ کارەکەن و کۆمەڵی کێشەی گەورەمان لەم هەرێمی کوردستانە هەیە لەو کاتەوەی پەرلەمان پەک خراوە هەتا ئێستا کێشەی یاسای سەرۆکاتی هەرێممان هەیە کە سەرەتای کێشەکانە کێشەی موچەمان هەیە کێشەی بژێری خەڵکمان هەیە کێشەی ئایندەی دیموکراسی و سەروەری یاسامان هەیە داهات و شەفافیەتمان هەیە هەموو ئەمانە کێشەن ئێمە پەرلەمان کاتێک کارەکە ڕۆڵی خۆی وە خۆی ببینێتەوە نەک پەرلەمان دیکۆرێک بە هەرکەی بمێنە دەرگای بکەم من با پرسیارش لە بەڕێز بکەم ڕوونەکە لەسەر ئاستی دەرەوە مەبەسم لە ئاستی هەرێم و بەغدایە ئەم مبادرە و ئەم بەدیلەی کە ئەمریکەکان باسی لێوەرەکەن بەس ئاقارێکدا دەڕۆت تا ئەندازەیەک دیارە ئەوەی کە زۆرتر ئیشکردن لەسەرەوەی کە نێوانی هەرێم و بەغدا تا ڕاتێژی زۆر هێور بگرێتەوە بەشێ لە کێشەکانیش نەهێڵدرێ ئەی لەسەر ئاستی ناوەخۆ نەتیجەی ئەمڕۆ چی دەبێت نەتیجەی ئەم لە ڕاستی ئەبێ ئەمە تەسەوڕ ناکە ینی ئەبێ نام ئەزای کێشەکە خۆی دووش جارە ئەگەر لە لایەنێک بیگری لایەنێک جۆرێک دەستکەوتی تایە لایەنێک جۆرێک ئەتوانین بڵین حەزینی تایە بەو مانایی لەبەرەوەی دەستگایەکی شەرعی لە هەرێمی کوردستان بڕیاری لەسەر ڕفراندۆم نەداوە کۆمەڵ ئەحزاب بڕیارە لەسەر ڕفراندۆم داوە کە ئەمە کێشەی شەرعەتیە و هەموو جارە نیارەکان ئێمەیان باس کردووە و حەقیقەت و ڕاستیشی تایە بۆیە ئێستا هەر بەمە یعنی ئەمە دلیلی ئەوەیە ئێمە مؤسسەی شەرعیمان لە کار کەوتووە و ناتوانێت بڕێ لەسەر چارلوسی هەرێمی کوردستاندا چ بە بڵێ چ بۆی ڕفراندۆمدا بخریا بکرێ و ئەگەر بێت و یعنی ئەمە لایەنە بڵین حەزینەکەتی ئەمە لە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتی پیشانماندا لایەنەکەی تری ئەوەیە من پێم وایە لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیە ئەبێ بینە سەرەوەی ئیعادە نەزەر لە خۆمانە بکەینەوە ئێمە پێمان وانە بێت لە شتێکە نەمانتوانی سەرکەوتوو بیندانی پیا بنێن عیبە بێ ئەبێ ئەمە ئیسمارکەین بۆ ئەوی سەرکەوتنی تر بەدەست بێنین بە هەموو لایەنەکانەوە بۆیە هەرێمی کوردستان هەرێمی هەموو پارتە سیاسیەکانە هەرێمی هەموو هەوڵاتیانی هەرێمی کوردستانە و چارەنووسی هەرێمی کوردستان ناکرێت بکرێتە قوربانی نێوان دووبەرەی نێوان کۆنی عوسمانی و سەفەوی و ئێستای ئێران و تورکی و بکرێ ئەبێ ئەمە کۆتایی پێ بێت چکە ئەمە لە مێژوویەکە سەری هەڵداوە نابێ ئەم مێژە دووبارە بێتەوە و ئەم مەسەلانە کە دێتە پێشەوە ناشەفافێت لەگەڵ هاوڵاتیانی خۆت گومانی ئەبەت لا دروستەکە بۆی ئێرانیەکان تاکوێ سوڵتان هەیە و تورکەکان تاکوێ سوڵتان هەیە و ئەمە کارەساتێکە بۆ هەرێمی کوردستان کاکا بە چەند بەشێک و لە ڕاستیە سیاسەتی ڕابردووی هەرێمی کوردستانەوە هەتا ئێستا ئەم هەرێمی کوردستانی بە دوو بەش هێشتوتەوە جگەلەوەی ناوجێناکۆکانیش یعنی ئێستا ئێمە گەر ڕفراندۆم بە عینادی بکرایە و بەبێ ئەوەی ڕەچاوی هەموو ئەم شتانە بکرایە بەڕاستی ڕەنگ وایە ناوچە جێناکۆکان لە زۆر شوێن لە دەستماندا ینی بۆ نمونە ئێستا دووسقورماتوو بەهۆی ئەم ڕووداوانەی ئەخیرە دووسقورماتوو بە پێم زانیاری من لە ساڵ 32 کوردی تیاماوە باشە بەچی تۆ بە هەمووش بە هەموو ڕەشە دەکەن ناوچەی جەلەولا کوردی زۆر بۆ نەگەڕاوەتەوە ئەوە مندەلیمان لە دەستدا ئەوە وڵات ئەوە کاکە لە کەرکووکە ئێمە بە هەموو ئینتیخابات و بە هەموو شتێکەوە ئێمە لە ساڵ 52مان هەیە خۆ لە ساڵ 3 دەنگ ساڵ دەنگی بۆ نێوە بۆ تۆ ئەم وەرەقەی ئەسووتێنیت بۆ ئێستا مادەیەکی دەسوورێت لە بەردەمای پێوترێ مادەی 140 بۆ کا لەسەر ناکەی مادەی 140 جێبەجێ بکرێ ئێستا زۆر باشە ئەم ناوچانە بێنەوە سەر هەرێمی کوردستان کە ئەم ناوچانە هاتنەوە سەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستان فراوانترە بێ دەسەڵاتی فراوانتر بێ هەم لە ڕووی بەشەریەوە هەم لە ڕووی ماواردی سروشتیەوە وەک نەوت و غاز و لە سنوورە کەشت فراوانترە بێ و لە داهاتوە ئەمە بنەمایەکە ئێمە بتوانین هێزی پێشمەرگە یەک بخەین سەرەتایەکی باشە چونکە ئەمە ئەزموونی شەڕی داعش لێی دەرچین بە سەرکەوتووی کە لێی دەرچین بە سەرکەوتووی ئێستا دەوڵەتان پشتگیری سەربازیشمانەکەن بۆیە ئەمە سەرەتایەکە بۆی بتوانین ئێمە نەواتەکانی بنەمای دەوڵەت لە ئێستاوە دابنەزرێن زۆر باشە کاگ زیرەک ترسی ئەوە هەیە کە ئەم دەست پێشخەری و ئەو جموزوڵێکی ئێستا لە ئارادا هەیە بەبارێکدا ئیجابی بێ بەوەی کە نێوانی هەرێمی کوردستان مەساری علاقەی هەرێمی کوردستان و بەغدا ئاسایی بکاتەوە بەڵام لەسەر ئاستی ناوەخۆ ئەم دۆخە وەکو خۆی بهێڵێتەوە با ڕوونتر بڵێم ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت بە تایبەتی لەسەر ئاستی سیاسی بکە بە قوربانی بنمونە بە ڕێز بارزانی پەرلەمانە چوزانم ماوەکەی درێژ بکرێتەوە بارزانی بە هەمان شێ ویلایەتەکەی بۆ درێژ بکرێتەوە بەڕێز لەو بارەوە قسەت چییە؟ من کاکە شۆڕ من نامەوێت بڕۆمە ناو چوارچێوەی ململانی نێوان
ئەو پێنج حیزبە هەر پێنج حیزب لای من ڕێز و حرمەتی خوانیان هەیە بە تایبەتیش کە ئێستا ناکۆشەکان لە نێوان پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان هەیە من بە چاوی ڕێز و حرمەتەوە تەماشای هەردوو حیزب دەکەم و پێشمە هەردوو حیزب لە بازنەی نیشتیمانی و خەبات و تێکۆشاندانا من نامێت لەو بارەوە قسەیەک بکەم خۆیان ڕسمی سیاسەتی خۆیان دەکەن و بەڵام هەمومان هیلاشین هەمومان بێزار و ڕخنا ئامێزین بەرامبەر بە وەزعیدا دەگوزارێت. دوو من پێم وایە ئەو قسەکردنانەی ئێمە لەسەر سربەخۆیی و دەوڵەت ینی هۆکارە سەرچەکەی دەگەڕێتەوە بۆ ڕەهەندە مێژوویەکەی کە هیچ حیزبێکی وڵاتی ئێمە بە حیزبەکەی منەوە کە دێرنترین حیزبە لە وڵاتە ئێمە تاچی کوردستان و تاچی وڵاتی خۆمان لە سەبنەمای سربەخۆی ڕانەهێنا بەردەوام دیموکراتی بۆ عێراق دیموکراتی بۆ عێراقمان بە پێش مافەکانی گەلی کوردستان خست بوو ساز و ئامادە نەکردنی تاکەکانی کۆمەلگا و ئامادە نەکردنی وشاری خۆمان بۆ مەسەلەی سربەخۆیی ئەوە گەیاندوینی ئەو دۆخە کە ئێستا ئێمە کە باسکردن لە دەوڵەت دەبێت بە کۆمەڵێک مەترسی خۆمان لول بدەین. دوو من لە جەنابی کاکنۆزات تێدەگەم و نووسینەکانی دەخوێنمەوە بە قەڵەمێکی جدیشی دەزانم باسکردنی من لە ترس مەبەستم ئەوە نییە ئێمە نەترسین بەڵام دوو جۆر ترسێکی دەرونیە ترسێکی مەعریفیە ئێمە ترسە مەعریفیەکەمان بەردەوام دەبێ هەبێ دەزانین میلەتێکی بێکەسین فاکتەری مانەوەمان کۆمەلگای نێودەوڵەتیە و پارێزەرمانە بەڵام ئێمە کە ساڵی 92 هەڵبژاردنمان کرد سوپای سووریا عراق ئێران تورکیا هاتنە سەر سنوور کە فیدراالێتمان کردە دروشمی ناوەندی پەرلەمانی کوردستان و بزوتنەوە ڕزگاری خوازی میلەتەکەمان سوپای لە هەر چوار کەنار کۆ بووە هەردوو بەڕێز جەنابی کاک دڵشاد و جەنابی کاک نەوزاد بەبیریان و جەنابیشت بەبیرێتت. لە دوای ئەوەدا ئێمە چاوەڕوانی ئەوە بکەین ئیلا دەبێت دنیا ڕازی بێ ئینجا هەنگاو بەرەو پێش بەهاوین و هەنگاو بەرەو سەربەخۆی بەهاوێژین من لەو ماوەیەدا وتارێکم خوێندەوە لە شەرق الەوسەد یەکێک لە ڕاوێژکارە کۆنەکانی ئیسرائیل دەڵێ ئەو ڕۆژەی کە ئێمە بڕیارماندا دەوڵەتی ئیسرائیل ڕابگەێنین هەتا شەوەکەش ئەمریکا پێی گوتین مەکەن کەس لەگەڵمان نەبوو دوجار وردە پلە بە پلە دنیا پاڵپشتی کردین دەزانم پێگەی ئێمە لەگەڵ ئیسرائیل جیاوازە لەو حەقەتە تێدەگەم ئەو نازوو گۆزە ئیسرائیل هەدەگیری ئێمە هەڵناگیرێ ببوورە لەو ڕاستە تێدەگەم بەڵام بۆ قسەکردن لەسەر ئێمە ئەگەر بڕیارە ئێمە لەسەر بڕیار لەسەر گشتپرسی دەدەین و بڕیار لەسەر مەبەستم بەڵێ و نەخێرەکەیە هەردوو لابڕاتی دەبێت منتقی پێوە دیار بێ و پرۆژەیەک بێ لایەنی کەم قەنەعەت بە کۆمەلگا بکرێ مەبەست لە بەڵێ و نەخێر ململانەی نییە لە بینی حیزبەکان ململانەی کۆن ململانی مێژوویەکە کە هەبوو ئێمە دەزانین کە لە مێژودا بەڵکو دوو تێڕوانینی جیاوازە بووە پرسەکە بۆیە من پێم وایە دیسا من تاکید لەوە دەکەمەوە ئەگەر بڕیارە ڕیفراندۆم بکرێ و ئەگەر بڕیارە دوا بخرێ ترس و تۆقاندن لە ناو کۆمەلگا دوو بخرێتەوە من دیسا تاکید دەکەمەوە دەزانم پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئێمە زەرورە بەڵام 100 ساڵی دیش ئاوا بمێنینەوە ئەمریکا پێمان ناڵێ ئەوروپا پێمان ناڵێ وەرە دەوڵەتان بۆ دەبێ خۆمان هەنگاو بەهاوێژین بەڵام لەگەڵ ئەو دوو بەڕێزە هاودەنگم بەڕێخستنەوەی ناو خۆمان و بە هەنگاونان و یەکڕێزی ناو خۆماندا ئەوە من پێما لە ڕیفراندۆم زۆر گرنگترە زۆر باشە کاک زیرەک سەرپێخستنەوەی پەرلەمان یەخستنەوەی گوتاری سیاسی بەهێزکردنەوەی بنەماکانی دیموکراسیەت من پێما ڕەن بێ لە لای مندا یعنی هیچی کەمتر نەبێت لە ڕیفراندۆمدا دوجار بمبورە من یەکشت دەڵێم من هیوادارم کە باسی ناکۆشی و نێوانە من هیوادارم من یەکێتی نیمە بەڵام بەڕاستی لەو یەک دو ساڵەی دوایی من وەکو کوردێک و نووسەرێکی ئەم وڵاتە وەکو پێشمەرگەیەکی دێرین بەبێ هیچ مەبەستێک دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لەو دو ساڵە بەرز دەنرخێنم و ئەگەر یەکێتی نیشتیمانی نەبووە بەڕاستی ناوماڵی ئێمە دۆخی کوردستان زۆر خراپتر دەبوو هیوادارم هەموو لایەک گوێ لە یەکێتی نیشتیمانی و لە لایەنەکانی در بە تایبەتی یەکێتی کە هێزی هەیە گوێ لێ دەژیرێ و دەتوانێت هاوشێشەی سیاسی بگۆڕێت زۆر باشە کاک زیرەک زۆر باشە دواخستنی ڕاپرسی لە ئێستادا نەکسەیەکی سیاسی زۆر گەورە نابێت بۆ کورد لە بەرامبەر نێرانەتەوە یەکانی کورد خۆی پێویستیمان بۆ مجازەفەیە نییە ڕاستە من با پێشەوەی پرسیارەکەی جەنابەت من قسەکەی لەگەڵ قسەکەی کاک زیرەک کەمالام کورد دەبێت هەندێ شت بسەپێنێت من لە نووسینێکا وتومە
مادامەکی هەموو دژمنەکانی دەوروبەر و جیرانی ناوچەکە دژی ڕفراندۆمی کوردن وەزل هێزەکانیش تا ڕادێ دژنین بەڵام لەگەڵ ئەم تەوقیتەکەیانین تەنها کوردە بە تاقیتەنیا دروشمەکە هەڵگرتووە کەواتە کورد لە بەرژەوەندی کووردا ئێستا بکرێت ئەمە حقیقەتێکە من ئیمانی تەواوم پێی هەیە مادام تۆ هەر لەسەر ئاستی کەسی خۆمان تۆ بەنیازی کارێک بکەی بەڵام هەنگێک کەس دژن لەبەرەوەی تۆ تەوقیتت هەڵبژاردو من لە شەڕی عسکەریا من عسکەری نیم بەڵام دەڵێن جەبهەی لە کاتی شەڕ و جەنگە هەج لایەنێک زەمین و زمانی تەوقیتی هەڵبژارد سەرکەوتن لای ئەوە لای بەرەکانی نیە من بەڕێی من ڕاستیەکی زۆر حاشا هەڵنەگرا تەوقیتی کورد تەوقیتێکی زۆر تەواوە چونکە لە ئێستاە مەترسیەکانی عێراق زۆر لاواز و بچووکترن لە ئایندیا گەورەترە بن من زۆر باشەوە زانم حەشتی شەعبی قووەتی هێزی عێراق ئێران تورکیا بەریەک هەڵۆشاومان هەیە بەڵێ تورکیا خۆی حاڵی خراپە ئێران بە هەمان شێوە لە ژێر هەڕەشەی ئەمریکا و مەبەستەکەم ئەوەیە کورد دەبێت پشتیوانی خۆی بکە هەندێ ئەمر بسەپێنێت وەکو لە پێشتریشا کاک زیرەک هەندێک نمونە ئێران من لەگەڵ یان تەواوە زۆر ڕاستە بەڵام لەم مووقیفەیە لەم مەسەلە چارەنووسازەیە وەکو وتم ئەگەر ساڵێکیش دوا بخرێت و بە قسە و ئامۆژگارەکانی ئەمریکای هاوپەیمان و دۆستمان بکەین لەبەر من دایمەن ئەڵێم لە دڵی ئەمریکا ڕازیەکەین بۆ مسۆگەرکردنی ئایندەمان بەڵام دەگوترێ ئەم جارە دەست بەردار بوومان لە ڕاپرسی تریانی نەخێر کۆتایی دنیا نیە من قەت ئیمانم بەوە نییە وەکو وتم زۆر جار با 25 ئەوەندە پیرۆز نەکەین بیکەین بە کۆتایی دنیا بەڵکو وەکو وتم مەسەلەی کورد مەسەلەیەکی سە ساڵەیە میلەتی کورد و نەتەوەی کورد نەتەوەیکی ڕەسەنی ئەم ناوچەیە کەس ناتوانێت نکولی مالیەکە کەس ناتوانێت بچمان سڕێتەوە لەسەر جوگرافیا و مێژووی ناوچەی ئەوە مەترسن میلەتەکەشمان نەترسین لەو مۆزوعەیە بەڵام وەکو وتم سیاسەت و خەبات پشودرێژیەوێ پشودرێژیەوێ و هەڵسەنگاندنی باشیەوێ بۆ جۆری خەبات بۆ میکانیزمی خەبات بۆ تاکتیک بۆ ستراتیژ و زائیدەن هەڵبژاردننی تەوقیتەکان بۆ پێگەیشتنی ئامانجەکان و بەگەگرتنی ئامانجەکان مەبەستەکەم ئەمەیە بۆیە جارێکی کەش ئەڵێ من لەگەڵ قسەکانی کاک زیرەکەم بۆ ئەو مۆزوعی کە ئێمە دەبێت پشت بە میلەتی خۆمان بە توانای خۆمان بە ئەوەی خۆمان ببەسین بۆ دڵسۆزی و پەرۆشی حیزبەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان و ئاساییکردنەوە بەڕاستی هەنگایەکی زۆر مهمە زۆر گرنگە بەڵام خۆزگەم ئەخوازم پەرلەمان کارە بکرێتەوە بەڵێ خۆزگە دەخوازم خۆزگەم ئەم هەوڵی کە ئێستایانەوە من بە ئامارێک لە لاما و بەسەر ڕۆژانی خۆما چوومەوە لە 6 تا 14 یعنی لە ماوەی هەفتەیەکە زیاد لە 15 کۆبوونەوەی یەکلایانی دوولایانی سێلایانی و بەنهێنی و ئاشکرا کراوە بەس بۆ کارەکردنەوەی پەرلەمان ئەی کاکە 2 ساڵ لەمەوە پێش بۆچی ئەم هەوڵە گەرم و گوڕجیتیەتان نەیە ئەمە حاڵەتەکەی ئێمە هەمیشە ینی مشکلی هەمیشەی ئێمەی کووردە بەڵێ قسەکەم ئەوەیە بۆچی دایمە ئەوەندە خەمساردین دەگەینە قۆناغی عەدی تەنازولی وەکو ئەڵێن اینجا خۆمان گەرمەکەینەوە ڕاکەین ئێوە کاتەش پێی ناگەی دەکەویتە ژێر فشار و گوشاری سیاسی و ئابوودی دەوروبەر و ناوخۆ ئەوە بۆی قسەکەی پرسیارەکەی جەنابەت من بە شکستێکی نبینم بە شکستێکی گەورە دایمەن شکست بۆ خۆی شکستی کاتی هێو شکستی بەردەوام هەیە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان لە ڕووی سیاسیەوە شکستێک بێت ئینشاءڵڵا بۆ داهاتوو لە ئایندەیە بۆ لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابوووریەوە ئێمە دەزۆر دامەزاکان یاخود کاک شۆڕژۆ کاک زیرەک هەندێک جار مەترسیەکان وامان لێکە باشتر لە یەک دزیک بینەوە باشتر کلێنەکان کەم بکەینەوە و بگەینە نەتیجەوە ئاشتەوایەکی باش زۆر باش لە ئێستادا بە فعلی ئەو مەترسیانەی کە هەن لە هەرێمی کوردستان یا لە دەروی هەرێمی کوردستانیش کە بۆ سە هەرێمی کوردستان وای لێ ئێمە کردووە کە لە یەکتری نزیک ببینەوە ئەم جمل و زۆڵانی کە ئێستا هەن بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەشێ بخینە ئەم چوارچەیەوە لە ڕاستیا بۆ کارەکردنەوەی پەرلەمان پێم وایە ئەوە یەکێک لە مەرجەکانی یەکێتی و پاشەوەن گۆڕانیشە بۆ ئەگەنا پارتی دیموکراتی کوردستان کاتێ بڕای ڕفراندۆمیدا تەسریحەکانی ئەگەر بڕۆینەوە پێویستی بە پەرلەمان نەبوو پێویستە بە پەرلەمان نییە وتیانمە بڕیارماندا و جێی تەنفیزێتەوە نەبیکە ئەم تەنیابوونی پارتی لەوەی کە ئینفراد کا لە قەراردانیا و یەکێتی لەگەڵی نەبێ و لایەنە سیاسەکانی کە لەگەڵ نەمە ناچاری کرد کە بۆ ئەوەی کە بتوان لەگەڵی بێ شەرعێتێک با بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان لەگەڵێتی و ئەو مەترسیانەی کە لایەنە سیاسەکانی کە خستیانە بەردەم کە تەوقیتەکەی ئەو تەوقیتە نیە چونکە ئێمە هێشتا لە شەڕ ناتوین دەرێ هێشتا حەویجە داعشیتیایە بەڵام کۆتایی هاتووە نەتیجە دیارە بەڵام هێشتا ئێمە جەنابکارمان یەکلای نەکردوەوە ئەمە بەشێکێتی هێشتا ئێمە کاکە ئێمە ئێستا لەگەڵ عێراقا لە ڕووی ئابووریەوە سەربەخۆین ئێمە تەنیا سیادەمان نەقسانە یعنی سیادەمان لە ڕووی ئابووریەوە سەربەخۆین هاتوچۆ لە ئاسمانەوە و لە زەویە و لە هەرکیەوە بە پیاسی خۆمان بڕێوەچێ ئێمە تەنانەت کۆمەڵە شتی سیادی خۆراک و خواردن لە بەغاش وەرەگرین تەنانەت گەنم و فرۆشین بە بەغا و ئەو پارەکەشمان ئاەتەوە ئەم جۆرە سیادیانش وەرەگرین بەڵام ئێمە کاتێک ئێمە زانیی لە هەنێ شوێنە ئێمە لە ڕاستە بە هەڵات چوین بۆ نمونە ئابووری سەربەخۆی تەوقیتی نەبوو ئەوە نەتیجەکەیتی ئێستا وەزعی ئابووری لە هەرێمی کوردستان چی بەسەر هات ئابووری سەربەخۆی بۆ وای لێ هات بۆ ئەو بوو کە
نوت شفاف نبێت داهات شفاف نبێت نازانین داهاتمان چەنە ئێمە ئەو کاتێ بوجەمە لە عێراق بۆ هات ئەمانزانی چەند پارە لە عێراق دەتە هەرێمی کوردستان و بەهۆی لە پەرلەمان بووین ئەمانزانی چۆن ئەندازەی چۆن خرج دەکرێت ئەندازەیەک ئەمانزانی چۆن خەرج دەکرێت ڕاستە هەنێ شەفافیت نەبوو لە گومرگ و لە کۆمەڵەشتا ئەوەی بەدەست هەرێم بوو شەفافیتیانە بۆ بەدەست عێراق بۆ شەفافیتیا بوو مانێ ئەوەنێ عێراق لە ئێمە باشتریانە بەڵام لە ڕووی مؤسساتەوە عێراق وەک دەوڵەت زیاتر تعاملی ئێستا ئەمریکاش زۆر تاکید لەسەر کاراکردنەوەی پەرلەمان دەکات بەڵێ کارەکردنەوەی پەرلەمان گرنگیەکی گەورەی خۆی هەیە بۆ گەڕانەوەی شەرعیەت بۆ گەڕانەوەی یاسا بۆ سەروری یاسا لە هەرێمی کوردستان بەڵام دەگوتری ئەم کاراکردنەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت لە ڕاستیدا کاراکردنەوەی شەرعیەت نییە ئەوەندەی دەرباسکردنی بارزانیە بەڵێ ئەمە قسەیەکە ڕاستە ئەمە بەشێک ڕاستیتایە و بەشێکیشی کاراکردنەوەیکی ناچاری و شکریە کاراکردنەوەیکی جەوهری و مۆزوعی نییە بەڵام ئەگەر هەتا واش بێ ئەمە 2000 کە کۆمان دەکاتەوە بخۆی ینی چوزانم دەواازە و ڕۆژنای یەک نیە بۆ ئەمە ینی تاچیتر لەم معایە و لەم پەرتەوازیێدا نەخولێنەوە ڕاستی بەبێ ئیتفاقی سیاسی نەخێر ئەوە ئەبێ بە تەنها بەڵام بۆ باسی ئیتفاقی سیاسی دەکەن لە کاتێکدا پێش 2 ساڵ پارتی داوای ئیتفاقی سیاسی دەکرد ڕەتان دەکردەوە کە هەرگیز ڕەت نەکراتەوە ئیتفاقی سیاسی هەموو شتێکتان دەبردەوە ناو پەرلەمان بەس ئێمەش ئێستا بڕۆمانەوەی هەموو کێشەکەم چێتە ناو پەرلەمان بۆچی لەبەر دوو شت یەکەم ئێمە ئێستا بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هێشتا بڕیاری نەدا ئۆپۆزیسیۆن بێ یا لە دەسەڵات بێ هێشتا لە ڕووی ڕسمی و لە دەسەڵاتە هێشتا لە ڕووی ڕسمی ئیتفاقێکی پێشتر هەیە کاری پێکرێت ئەگەر ئەو ئیتفاقە هەڵەوەشێتەوە ئەبێ بە ئیتفاقی تر بڕۆینەوە پەرلەمان ئیتفاقی پەرلەمانی جیاب بکەنەوە لە ئیتفاقی حکومی و ئەبێ بە شێوازێکی نوێ کار بکەینەوە بۆیە ئێمە پێویستمان بە ئیتفاقی بۆ ئەوەی ئەو پرۆسە ئێمە زۆرینەوە کەمین ئەگەر پیادەکەن لە هەرێمی کوردستان ئەوە مۆزوعێکی ترە بۆ مەسائلی شکلی ئەو کاتە پەرلەمان ئەبێ بە دەستگایەکی شکلی بۆ شەرعاندنی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی لە هەرێمی کوردستان بەڕێوەی بەری زۆر چاکە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاک دڵشاد حوسێن هەڵسوڕاوی بزودنەوەی گۆڕان زۆر سپاس دەکەم هەروەها کاک نەوزادی مهندیز زۆر بەڕێزم زۆر سپاس تۆشەکەم هەروەها زۆر بەڕێز کاک زیرەک کەمال لە ستۆدیۆ هەولێری پایتەخت لەگەڵم بووی زۆر سپاس تۆشەکەم زۆر بەڕێزم بینەران تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم زۆر سپاس.